بینەرانی قەدرگرانی کوردستان 24 ئەم کاتتان باش ئەم شەویش لە پرۆگرامی بۆ هەمووان بە میوانداری بەڕێز فازڵ میرانی بەرپرسی دەستەی کارژێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان درێژە بە گفتوگۆ و جەنگەشەی هەفتەی ڕابردوین. کاک فازڵ دووبارە بەخێر بێەوە. سپاس کە لوتفردنەوەن بۆ جاری دووەم هاتێ پرۆگرامی بۆ هەمووان. سپاس کاک سەیدجان، دەستە خۆش. سەرسەلیمە. با یەکسەر بینەوە ناوەخۆ ئەمڕۆ وەزیری پێشمەرگە بەڕێز کاک شۆڕش دەڵێ هەتا کۆتایی 2026 هەبێ هێزێکی هاوبەشی نیشتیمانیمان هەبێ تا چەندە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئامادەن بۆ یەک هێزی پێشمەرگەمان هەبێ. کەرەم کە بەناوی خوا ساڵیازی سلێمانیش پیرۆزیان دەکەم ئینشاءڵڵا بگەڕێتەوە شارە حەیاتەکەی جاران لە هەموو ڕوویەکەوە کە شایانی ئەوەیە پایتەختی ڕۆشنبیری کوردستانی خۆمانە. ئەوەی بەڕێز جەناوی کاک شۆڕش ئیسماعیل گوتی ئەرکە و ویستە، بەڵام لێرەدا کامە کاریگەرترە بێت لەسەر ئێمەمانە. ئەوەی معنیە لێرە پارتی و یەکێتی معنینە. حەزابەکانی تر بە حکمی بوونیان لە ئەم هەرێمە و پەیوەستیان بە حکومەت و پەرلەمان و پێکهاتەکان و خودی هێزی پێشمەرگە هێزی بەرگری لە هەمووان دەکاتەوە، خۆ لە پارتی و یەکێتی ناکاتن، لە وڵاتەکەیان دەکاتەوە. ئەوانیش معنینە قسەی خێری تێدا بکەن. بەڵام ئاسان نییە، بەڵام مستەحیلیش نییە. ئاسان نییە بەرامبەر ئەو دەمارگیریەی کە لە نێوانماندا هەیە. ڕەگ ڕاشکاوانە کوردانە قسە دەکەم. ئاسانە بەرامبەر چی؟ ئینگلیز دەڵێن if there is will there is way. ئەگەر وەکو جەنابی سەرۆک ئەمریکا کە ئیرادە هەبێ ئینسان خۆی بەرامبەر هەموو شتێک ڕادەگرێ و ئەتوانێت هەموو شتێکی جێبەجێ بکاتەوە. کەواتە لێرەدا دەبێ ئیرادە سەرکەوێ، دەبێ ئیرادەی هەردوو لا سەرکەوێ. لە محەسلەی نهایی ئیرادەی هەرێمی کوردستان سەردەکەوێ. دژمنەکانی ئێمە پێ قەڵس دەبن بۆکانی گۆتەنی، بەڵام بەبێ تەردید دۆستەکانی ئێمە پێ خۆشحاڵ دەبن کە هەمویان هەوڵیان داوە هێزی نێودەوڵەتی و ئەو تەحالوفەی نێودەوڵەتی کە هەیە و یارمەتی وزارەتی پێشمەرگەیان داوا و یارمەتی پێشمەرگە دەدەن لە ڕۆی لۆجستی و لە ڕۆی مەشق پێکردن و هێزی عەسمانی پشتیوانی پێشمەرگێک لە شەڕی داعش. ئەمانەش تا حەدێک معنینە دەیانەوێ هێزێک هەبێ ئەوان مساهمەیەکی فعالیان تێدا کردی بکەم بەرگری لە وڵاتەکەی خۆیان و لە ملەتەکەی خۆیان بکەنەوە. بەڵێ لە چەند ڕۆژی ڕاوردە بەڕێز سوودانی سەرۆکوەزیرانی عێراق هاتە هەرێمی کوردستان لە نزیکەوە لەگەڵ بەڕێز مەسعود بارزانی سەرۆکوەزیرانی کوردستان کۆبوویەوە. ناوەرۆکی ئەم کۆبوونەوەیە چی بوو؟ چونکە زۆر جار دەگوترا بەڕێز سوودانی هاتووە بۆی پشتیوانی هەرێمی کوردستان بۆ خۆی بەدەست بێنێت لەبەرەوەی لە عێراق ئێستا فەوزایەکەیە بە شێوەیەک لە شێوەکان. لە حەقیقەت لە دانیشتنەکانی جەنابی سوودانی لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی ئێمە لەوێ نەبوومە و جەنابی کاک مەسرۆم نەبینە لە دوای ئەوەش بڵێ چی گوتووە وەکو دوو حکومەت. بەڵام ئەوەی من حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئەوەی خۆی نیشان داوە لە حکومڕانەکانی عێراق کە دەیانەوێ یارمەتی دەربن بە شێوەیەک لە شێوەکان لادراون لەسەر حکوم لە ئیداراتی ئەمریکی و ئینگلیزی و تا حەدێک دەرەوەش هەروە بووە. اینجا من نازم ئەمە بە شانسی کووردە یانیش مەوزوعێکی ترە. ئەمە جانبەت. جانبێکی تر قسە زۆرە بەڵام کورد و کوردستان پێویستی بە کردارە
نەک بە گفتار وەکو دەڵێن چۆن یارمەتی هەرێمی کوردستان تا ئیستا من ناڵێم شێوەیەکی نسبی زۆر کەم ئیجابیتر بووە لە خەڵکی تر بەڵام لە حەقیقەت شتێکی واشی نەکردووە کە تو بە بەژن و باڵای زۆر بڵێ من بەش بە حاڵی خۆم حکم لەسەر قەرینەیەک دەدەم لەسەر ئەوەی سانێک شتێکی مەلموسە بێ بەڕێستان پێتان وایە هەمان سیاسەتەکانی پێشووتری عێراق بەرامبەر کوردستان من دەڵێم ئەو وڵاتانەی کوردستانیان دابەش کردووە هەمویان بە پێک هاتەکانیان بە کێمیان زۆر نەگەیشتووە ڕادەیەک لەسەر شێوەی بیرکردنەوەی مۆدرێن کە بتوانن هەزمی قەزیەی کوردی بکەن و بیر لە شێوەیەکی چارەسەری دائیمی بکەنەوە و ئەمە یەکێک لە ئوباڵەکانی ئەوانە یەکێک لە بەدبەختی ئێمەیە بە شیعارات و بە ظروفی تێکچوونی بەڵانس خودی لە عێراق ئەمە باسی پارچەکانی تر ناکەین چوەوانە ئەحزابی خۆیان هەیە حکوومەتەکانی خۆیان هەیە تەماشا بکەین لە عێراقی خۆمان هەر وەختێک شۆڕەشی کورد بەهێز بوو بێ و حکوومەتی عێراق عەسکەریەن یان بە شێوەیەک لە شێوەکان زەعیف بوو بێ یەکسەر ئینفیتاحێکی کردووە و قەزیەی کوردی حەل دەکەن و ئیلی ئاخری 11 ئازارە فیدرالیەتی یەکجانیبە ئێمە ساڵی 92 ئەعلانمان کرد و ساڵی 2005 ئیقرار کراوە ئەمە هەموو نەتیجەی تێکچوونی بەڵانسە بەڵام لە تێکچوونی بەڵانس بەداخەوە ئەوانەی مقابلی ئێمە هێز بەهێز نەبوونە ئێمە زەعیف بووینەوە ئێستا حالی حاضر عێراق هەگەر خۆی بە قووەت بزانێ ئەو ژوو هەمیە لەبەر چاوگرتنی کاودانەکانی نێوخۆیی و کاودانەکانی دەوروبەری و نێودەوڵەتی عێراق وڵاتێکی بەهێز نییە بەڵام بەرامبەر بە ئێمە خۆی بەهێز دەبینێتەوە چونکو ئێمە لە ناخۆماندا زەعیفین زەعیفین یان یەکریز نین من ئەڵێم هاوڕێز یەکڕێزی بڕێک ئەبێ یەک حزب بین یان بەڵام ئەڵێم هاوڕێز كل الطرق تؤدي إلى روما بەڕێگاک دەچێن بە ڕۆگەێک بەڵام هەدەفەکەمان یەک بێ ئەوە هاوڕێزیە یەکڕێزی نییە بەڵام بالتأكيد نەبوونی یەکڕێزی جەنابەت و نەبوونی هاوڕێزی من ضعف لە چ دێتەوە زۆر باشە هەر لەو سەردانەیدا سوودانی سەردانی لایەنە سیاسەکانی دیکەشی کرد بە تایبەتی ئەوانەی لە هەڵبژاردن لە دوامین هەڵبژاردنی کوردستان باڵێن هەم زۆرینیان بەدەستێنا هەم چەند کورسێکیان بەدەستێنا سەردانی هەولایەنەکانی کردو ئەوەی دەگوترێ داوای لەلایەنەکان کردووە بەشداری حکوومەتێکی کارابن ئێوە چی دەخوێنەوە لەو سەردانانەی کە بۆ هەموو پارتە سیاسەکانی کرد ئاغای سۆدانی ئەم سەردانە بە دیدی من تحلیلە لەوانە ڕاستیش نەبێ یەک ویستی نیشانی عێراق بداتەوە کە من قائیدێکی عێراقیم ئەچم بە پیل مەداخەوە بە پیل ئەوەی یەکڕێزیکەی جەناب نییە ئی کوردەوە ئەچم ئەم ئەجووە کوردەکەمە یەک و داوایان لێ دەکەم یان بە شێوەیەک لە شێوان دەنگێنمە بە ڕێککەوتنە کە زوو پەرلەمانەکە تشکیل بکەن و حکوومەتەکە دامەدرن باعتبار جزئەکە لە مستەلزەماتی ئەمن و ئیستیقراری عێراق لەلایەکی ترەوە وشتی بە کورد بڵێ ئەوە کاکە من خەمی ئێوەمە من لەبەر خەمی ئێوە هاتوومە حەزەکەم یارمەتی دەربم یارمەتی ئێوە بدەم مەسەلێکی تری هەیە بە تەسەووری من بۆ مەسەلەی هەرێمی نیشانی تورکیا و ئیرانیش بدەوە کە ئێمە لە عێراق شێوەیەک زمانێکی هاوبەشمان هەیە لە یەکتر تێدەگەین و یەکتر ئەبینین بە ئیدارەی ئەمریکی تازەش بڵێ کە عەلاقاتی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان باشە ئەمە وا پێ دەچێ ئارمانجەکانی ئاغای سوودانی بێ فازڵ ئەگەر بە کوردی جوابم دێەوە دوو جار وشێ ئاغای سوودانیت بەکارهێنا جەنابەت سیاسیەکی زۆر دووربین و دوورمەودای بۆ ئاغای سوودانی بەکاردێنی ئاغای سوودانی هەمومان بە لەقەب ئەمڕۆ لەقەبمان هەست و بەی لەقەبەکە نامێنێ
بەڵام لێشمان نەگیری ئێمە ئەوانەی ماوەیەک لە ئیران ئەوارە بوونە زمانی کوردی ئەو کاریگەری جاری وایە پەنای پێ دەبن دوو کەلیمە هەیە من زۆر پەنای جاری وا بەکاری دەێنم یەکێک خوب کە عێراقیەکانی زۆر بەکاری دەێنن لە جنوبی عێراق باوە ئەویتش ئاغا لە جاتی سەیدیان بەڕێزیان ئوستاز نازانم کەلیمەیەکی زۆر سەلسترە زۆر باشە با بچینە سەر ئاسی نێودەوڵەتی ئێستا لە دوهەمین هەڵبژاردننی ئەمریکا جارێکی دی دۆناڵد ترامپ دەبێتەوە سەرۆکی ئەمریکا بەوە ناساوە سەرۆکێکی سەرکێشە بۆ کورد چ گۆڕانکارێک لە دەگەیە ترامپە ئاسان نییە یەکێک خۆی توش بکاتەوە تەحلیلی شێوەی کارکردنی ئەم سەرۆکیەی ئەمریکا بکات چونکو بە حکمی ئەوەی بزنسمان بووە ئەم بزنسمانە جاری وە هەیە ئەوانەی لە بزنس ئیشان کردووە تووشی سیاست ئەبن عادەتەن ئەوامر دەدەن مشورەت ناکەن ئەبێ وا بکە بەڵێ ئەمە وا بکە ئەمە لە ئیدارەی پێشووتریش ئەوانەی دەمانناسین لە ئیدارەی ترامپ وایان دەگوت وتی بەیانیان زوو دەهاتەوە ئەمنی قەومی و پنتاگۆن و وزارەتی خارجیە و CIA دانیشتونە دەهات لای ئەوەدا ڕەت دەبوو یەکێک لە مذەکراتی خۆش نووسێتی ئەڵێ ئێوە باسی چ دەگەن بکەن بەڵام هەروەکو خۆم دەکەم وی لە هزری خۆیدا ئەوە تەبی ئایا ترامپ لەسەر هەمان نەهەج دەڕەواتەوە یانیش ئەم ماوەی کە 4 ساڵەکەی کە دوای دوور بووە لە ئیدارە بیری کردووە نقات خاڵەکانی زوعفی خۆی دانیوەتی لە ڕابردوو دەیەوێت تیکرار نەکاتەوە ڕؤیایەکی تری هەیە بەرامبەر بۆ وەزعی ئەمریکا و ئیدارەی قیادەی ئەمریکا ئەو ئەڵیستا ئەمریکا بێ قیادەی عالەم کاتن ئەڵێ ئەمریکەکان ئیستا حکمی ئەمریکا دەکەن چونکو هەرسێ ڕاستەکەن دەستی ئەودا ئێستا هەم کۆنگرێس و هەم سنات و هەم ڕاستەتی جمهوری احتیمالە طموحێکی وای هەبێ کە خۆی بە قائیدێکی نێودەوڵەتی بزانێ بەڵام ئەمە ڕوبەڕۆی زۆر مەشاکلیش هەیە لەم عالەمدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تووشی مەشاکل ئەبێ لە ئۆکرانیا و رووسیا تووشی مەشاکل ئەبێ جەبهەیەکی تر هەیە بەرامبەر ئەو جەبهەی سین و رووسیا و هاوپەیمانەکانی ئەوینشی دروستە ئێستا جەنابەت باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد باز لەوە دەکرێت هەندێک گۆڕانکاری لە ڕێگا بە خێرایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست با ورتر ولێم هەندێک راپۆرتێ ئاماژە بەوە دەدەن لە 100 ساڵی ڕابردوودا بەریتانیا و فەرەنسا ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان دروست کردووە ئێستا دەگوترێ کۆتایی بە هەیمەنەی ئەو دوو وڵاتە هاتۆ ئەمریکا دەیەوێ بە تەواوەتی هەیمەنەی خۆی بەسەر ڕۆژهەڵاتی ناوین بسەپێنێ تا چەندە ئاگادارنەوە کەسمان ئاگاداری ئەو وەزع نین ئەوەی کە لە ناو ئەواندا هەیە بەڵام من یەکشت ئەڵێم هەیمەنەتی ئەمریکا لەکوێ با تەماشای ناتۆ بکەن حەلفی شمالی ئەتڵسی ناتۆ کێ قیادەی دەکاتەوە حتا ئەگەر سکرتێرەکان بگۆڕنجی بەڵام قایدی فعلی ئەمریکایە ئەمریکا داعمی نەکاتەوە لە ڕووی مادیەوە و لە ڕووی قیادەی عسکەریەوە کەواتە ئەوروپا هێشتا مستەغنی نییە لە ئەمریکا بۆ ئەمنیەتی خۆشیان بەرامبەر ئیتیحاد سۆڤیەتی دوێنێ و حتا بەرامبەر ئەو وەزعی کە رووسیا و سین دروستی کردووە هەم لە ڕووی هەجمەی اقتصادی و هەم لە ڕژەی تەکنۆلۆژیا لەبەر ئەوە ئەمریکا پێویستی بە ئەوروپایەتی بەقەدەر ئەوەی ئەوروپاش پێویستی بە ئەمریکا زۆر چاکە ئەگەر بە کورتی کورتتری کەمەوە ترامپ چی پێ دەبێت بۆ کورت ئەگەر لێکدانەوەکتان هەبێ تایبەتی بۆ هەرێمی کوردستان ڕاستی بینایی ئامال لەسەر ئەم ڕئیسەیان ئەو ڕئیسە لای ئەمریکەکان ئەمریکان ئیسفێرست سیاسەتی جێگیری خۆیان هەموو شتێک ئەمریکا لە پێش هەموو شتێکە بەڵام شەرت نییە ئەوەی دوێنێ ببووی
ئەوەی 75 لەگەل ئێمەیان کرد ئەمڕۆ بکەنەوە یان ئەوەی 88 کردیان ئەمڕۆ بکەنە یان ئەوەی 91 کردیان بکەن بەڵام دەکرێت بڵێن نەخێر ئەو تەجروبەی نوفلای زوون تەجروبە دەکەن ئەتوان بڵێن مەسەرەن ئەم لە شەڕی داعش تیکرار دەکەنەوە ئەتوان بڵێن ئەمریکا ئەبێ دووبارە خەریتەی تەعاملی لەگەڵ ڕۆژهەلاتی ناوەڕاست چونکو ئەم 4 ساڵی ڕابردوو حەلیفەکانی ئەمریکا تووشی ترسانێک بوون پەنایان بۆ ئیسرائیل بێتەوە بۆی دیفاعی لێ بکاتەوە بەرامبەر ئیران بۆ من نەموزەج من دەڵێم خۆی وای کردووە بۆی لەگەڵ ئیسرائیل نێزیک بنەوە مەسەلەی قەزیە فەڵەستین و ئەبێ ئەو ئیعادەی سیقە بکاتەوە بە دۆستەکان و حەلیفەکانی خۆی زۆر چاکە کاک فازڵ ئێستا کرانەوەیەک بەدی دەکرێت دیسان لە تورکیای بۆ جارێکی دی پارتی دیموکراتی کوردستان ئەم کرانەوەی ئەم جارەی تورکیا بۆ کورد چۆن لێک دەداتەوە؟ ئێمە لە مقرراتی مؤتەمەری خۆشمان هەموو مؤتەمەرات لە پەیڕەوی و لە پرۆگرامی حزبی خۆشمان لە راپۆرتەکانی سیاسی و وتەکانی جەنابی سەرۆک ئێمە هەمیشە پشتیوانی چارەسەری کێشەی کوردبوونە لە هەموو پارچەکان بە شێوەیەکی ئاشتی خۆشمان نەکردووە بەدیلی هیچ وەک لەم حیزبانە چونکو ڕاستە ئێمە یەک ملەتین بەڵام لە حەقیقەت لەهجەی ئێمە لەگەل لەهجەی برایانی کوردی ئێمە فەرقە فەرهەنگی ئێمە لەگەل فەرهەنگی ئەوان لەو دەوڵەتەی کە تێدانە مەقصدم نییە فەرهەنگی کوردی دروست تەنانەت ئیقتصادی ئەم وڵاتانەی کە کوردستانیان دابەش کردووە بیرکردنەوەی ئەوانش لە یەکتر جیاوازە مەسەلەن حکومەتی عێراق یەک لە دوای یەک سەرەڕای ئەو هەموو تاوانانەی کە بەرامبەر کورد کراوە بەڵام شێوەیەکی جیاواز لە وڵاتەکانی تر بە تەعامل لەگەڵ قەزیەی کوردی هەبووە جاری وهەیە مفاوزاتی کردووە شەڕی کردووە مفاوزاتی کردووە نیمشە ئیدارەیەکی لا مەرکەزی 63 بە ئێمەیاندا 64 مفاوزاتێکی تر کرا بەیانی 29 حوزەیران شتێکی قەومی باشی تێدا هەبوو ڕێککەوتنی 11 ئازار کە بوجار یەکەمە ئۆتۆنۆمی بوو کوردستان پاشان ئەو فیدرالیەتی کە لە یەک تەرەفە ئیعلانمان کرد 92 لە 2005 حرەکەی وەتانی عێراقی حرەکەی وەتانی عێراقی بە پێکهاتەکانی جیاوازیش حزبی شیوعی لە 1934 عفو پشتیوانی حەقی تەغییری مەسیری کوردی کردەوە حرەکەی ئیشتراکی عەرەبی لە ساڵی 1967 ئیقراری حقوقی قومی حەلی قەزیەی کوردی عادلانەی کردەوە حتى مؤتمری قوتری حزبی بەعث مؤتمری حوتیان لجنەیەکیان دروست کرد بوو دیراسەتی قەزیەی کوردی و ئەو لجنەیە بووە سەبەبی مفاوزات و ڕێککەوتنی 11 ئازار حکمی ذاتی ئەمە لە شوێنەکانی تر نەبووە ئەمە زۆر باشە بەڵام دیسە من ئەڵێم if there is will there is way ئەگەر شێوەی بیرکردنەوە لەم وڵاتانە نەگۆڕێ یان ئەبێ قەزیەی کوردی بزودنەوەی ئازادی خواز ڕزگاری خوازی کورد لە هەر پارچێک لەوانە ئەوەندە بەقۆڵێ خۆی فەرز بکاتەوە و قەزەی خۆی بەدەستی خۆی بکاتەوە یانیش عەقلیەتی تەرەفی مقابل بگۆڕدرێتەوە بە شێوەیە کە بگونجێ لەگەل بیرکردنەوەیەکی دیموقراتی پێکەوە ژیان چی بۆ خۆی دەوێ ئەگەر ئیسلامی بێ خۆ دەڵێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەمە زۆر لە برایانی شیعەم گوتووە کە ڕفراندۆممان کردەوە یانیش بە مەفهومێکی تری دیموقراتی کە ئەمەش ملەتێکین چەند میلیۆنن لەسەر ئەوەش هێشتا ڕێک نەکەوتوینەوە چونکو ئیحسا نەکراوە یان ئیحساکێ کراوە بە غیابی کوردە کراوە تو بتەوێنێت تو ئەوەندەی زۆر باشە ئەمە مشکلەکەیتی عفو ئێمە ئەو قووەتەمان تا ئیستا لە مەقاتعی جودا جودا ئێمە بەهێز کەوتوینە بەڵام نە ئەوان فکریان گۆڕاون لەبەر ئەوە ئەم قەزیە دەمێنێتەوە لە مابەینی مەد و جەزردا زۆر باشە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسی نێودەوڵەتیشمان کرد با بگەڕێنەوە هەرێمی کوردستان ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دوای هەڵبژاردن دەیانەیە هەرچی زۆر بزانن کەی حکوومەت پێک دێنرێ دانوستانەکان دەستی پێکردەوە بەکوێ گەیشتووە ناوەڕۆکی ئەو دانوستانانە سەردانی یەکدولایانی سیاستان کرد بەرنامەی ڕابردووش هەفتەی ڕابردوو لێم پرسی نەگەشتمە جوابێکی
زۆر باش بۆی ئێستا خەڵک چاوەڕێمان دەکات کاک فازڵ کەرم بکە. من دەڵێم کاکسە ئیستاش جابێکی وا لە من وەرناگرێت چکو من خۆم هیچم پێ نییە ئەزانی بوو ئەوەندە لێک دوورکەوتونەتەوە لایەنانە نا مەسەلە دوورکەوتن نییە مەسەلە شێوەی دانوستانەکانە ئیستا ئێمە هەموو باسی حکوومەت دەکەین وانە بەڵێ ئەرێ حکوومەت بەبێ پەرلەمان دروستە بێ بە تاکید ئەنی ئێمە شتێکی مهم بەجی دەهێڵن دێن و بەش شوێنێکی تر کە یەکێ ڕەبتی بەویترەوە بەدیدی من ئەبێ ئێمە تەرکیزکە و ئێمە ئەوڵ جار پەرلەمانی خۆمان دامەزرێنین سەرۆکی هەرێم هەلبژێرینەوە ئەینجا بە سەبر حکوومەتیش دروستکەینەوە چونکو بەبێ ئەمانە حکوومەت دروست نابێ حکوومەت پێش ئەمانە ممکن نییە دروست بێتەوە یاسا هەیە و هین مقررات هەیە عرب دەڵێن إذا أردت أن تطاع فأطلب المستطاع ئەگەر بتەوێ ئیطاعە بکرێ ئەوەندە داوا بکە کە ئەوی تەرەفی مقابلت پێ دەکرێ یان بڕوای پێەتی یان پێ قوت دەدرێتەوە منیستا پێت بڵێن $100,000 بدەیت بەسەر چاو بەڵای پێم ناکرێت بەڵام ئەڵێم $10 بدەیت لەوانە خەریکی گێفانی خۆت بیەوە کورد ئەبێ ئێمە کوردستانی ئەبێ لەو ئوسلوبەی هین یەک لواندنی دەستەکان ئی دووەم بتەوێ کێورشکی بتەوێت کێورشکە و غەزالت بتەوێت هەر کێورش باری ئەویتووە ئەوە مەسەلەکە لە مووسڵ هەیە تريد أرنب خذ أرنب تريد غزال خذ أرنب مش مسألة واقعية فلاحكي كرد غزالكي قرتو برديو موصل بيفروشه مصلاوي كان لي كوب نوا قلت أما كرد هيج نازاني شو كيروشيا كان هنا غزالة كان بردوا قلت لك كان ناما نبي يعني بدا دينار دفروشي قلت بابا من غزال من نوا قلت كردي دريجنك تريد أرنب خذ أرنب تريد غزال خذ أرنب خذ أرنب إما أم أسلوبه لقال يكتر بكار نين شو أم أسلوبه ما بيني أوان دا ذكري مثلا مصلاوي كيف بكرديان ويراوا أو بيني كرد حتى بيكتر بويريجي نابي أما بكار بينا أما يكيك أويتر من ضلهم شتقنية نكري شتقنية قبل ما ناتواني حكومة دروس نخير إما أم حزب السياسي أنا أتواني البرلمان جي تأسيس كانوا حكومتيش تأسيس كان بيك مرجي بسيط چییە مەرجە بەرژەوەندی وڵات و ملەتەکەی خۆمان لەسەروی بەرژەوەندی حزبەکانی خۆماندا زۆر باشە ئێستا پارتی دیموکراتی کوردستان زۆری نێ و جاری پێشوش پێم وتی حزبێکی گەورەیە ناتوانێت هەموو لایەنەکان کۆ بکاتەوە لەژێر چەترێکی نیشتیمانی دەتوانین بەڵام حزبەکانی تر ئەوە داواکردنەوە کە ئێمە پێمان نەکرێت تەماشاکی تا ئێستا معلوم نییە کەوا بێ بەڵام ئەگەر تاریخی مفاوضاتی نەوەتودوو انتخاباتی نەوەتودوو کە بووە 50-50 هەڵوێستی سەرۆک بارزانانی و پارتی دەزانن انتخاباتی پێشتر لەگەڵ برایانی یەکێتی کە گۆڕان بوو یەکێتی برایانێکی وەڵیان زۆر خراپی کوردستان جەنابی سەرۆک نە 50-50 کردەوە لەگەڵیان تەنها سەرۆکاتی حکومەتیشدا بعضێک مەسئولینی یەکێتی گویان لێدەم ئەڵێن 19 ساڵ پارتی سەرۆکاتی حکومەتی کردووە ئەم حکومەتەی قورقی کردووە وكأنه أوان كاتو بيوجدانه دي كان برامبر بارتي بتصوري من دانوي خلقك وكو خوان بير بكنا وحكم لائمة بدن كخلقك شاوي هي عقلي هي خلقك قال بابا الرئيس أو رئيس وزراء أول فؤاد معصوم بوا رئيس فؤاد وزراء دوام كاكو سراد بوا رئيس وزراء سيام برهم صالح بوا همشي إيما نائب بونا وأمشي فترة أخيرة وجه نائب وإما حكومة ذكر 50-50 بوا بو إما هيچ بو بارتي هيچي نكردوا بس أوان باش بونا لما أوا ناكري تو أوي خودتوي وبتشاوي تو من تماشى خلقهم من شاوم هيا بمشكي تو حكم لخلق من مشكم هيا وبطن ملتي مش أو ندساوي الكنية أمره من تشتاق بلهم صبي يشتاق بلهم والله أمشي قبول بقول لك الدنيا وضع من قلتوا تمام شاكي أخو جنابي إمام جلال دنيا بو رحمة إخوي اللي به بخلقي قلتي أم جارة وجارة كي تريش بكراي شاوي نا حزان ودجمنان به سرق بارزاني أبدا سروقي هري
جەنابی سەرۆکیش سنگی دا ئەمریکیەکان کە جەنابی مام جەلال لەبەرەوە ئێمە ئەگەر حەز بکەین ئەتوانین شتمان بۆ یەکتر کردووە بەڵام ناکرێن منەت لە یەکتر بکەینەوە لە پێناوی ملەتی خۆمان ئەمە کردووە اینجا مام جەلال شتێکی کردووە بۆ جەنابی سەرۆک بارزانی جەنابی سەرۆک شتێکی کردووە بۆ جەنابی مام جەلال ڕەحمەتی بۆ یەکێتی یان ئێمە بۆ یەکگرتو یان بۆ کۆماڵ یان ئەوان بۆ یەکتر یان حەدە بۆ حسابەکانی تر بۆ پێکهاتەکان نابێ منەت لە یەکتر بکەین شتێک هەیە لە سەرەوەی ئەمەیە سوالێک دێتەوە پێش ئەگەر ئەمە نەبێ خوا نەکەست ئەریک کام لە ئێمە هیچن ئەگەر کوردستان نەبوو فیدرالە نەبێ حزبەکان چێ بوونیان نەبوونیان چییە جەلالت کرد بەدیدی من هیچ قیمەتی نابێ باسی مام جەلالت کرد خوا لێ خۆش بێ ئێستا کاتەکە لەبار نییە بۆ ئەوەی هاوشێوەی سەردەمی مام جەلال ڕێکەوتنێکی استراتیژی لە نێوان ئێوە و یەکێتی هەبێ ناکرێ خۆ ئێمە لە پارتی ئەڵێن ڕێبازی بارزانی نەمر ئەوانیش ئەڵێ ڕێبازی مام جەلال وانە بە تەسەوری من ڕێبازی مام جەلال ئەو بوو کە مام جەلال خۆی تعبیری لێ کرد ئەگە پەیڕەوی لێ بکەن برادران پێیان دەکرێت ئەمان پەیڕەوی مام جەلالانێ من شتێکت پێ دەڵێم سڕێک نییە چوو لە ئاخر ئیش کۆبوونەوەی ئێمە مام جەلال مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی کۆ کردەوە جەنابی سەرۆک بارزانی چۆن وێژ بکاتەوە لە مەقەڕی ئێمە گوتی پێتان بڵێن من قەرارم داوە لەگەڵ ئێرە تێک نادەم چیتر ئەگەر قبول نەکەم من ئیستیقالە دەم ماڵم دەیم لێرە دەچیم ماڵی بێنێتە هەولێر ئەمە گوتی لێرە اینجا ئەو لێرە خۆی دەزانیشە تەنها قسەی من نییە ئەندامانی مەکتەبی سیاسی ئەوانیش ساغن ئێمەش بەڕەحمەت دەوێت بەس کاک ڕۆژ نەمەوە ئەوی تر هەموو ساغن کەواتە ڕێبازی مام جەلال ئەو بووە ڕێبازی مام جەلال ئەوە نەبووە بیگۆڕێن و بشکێن و دەریانکەن و واواوە ئەم شێوە ئەسلوبە مام جەلال لەگەڵ ئێمەی بەکار نەدەینە دەزانی دوای 98 بە تەواوی ئەوی تریش مام جەلالیش قەزەی کوردستانی تا حەدێکی زیاتر لە خەڵکی تر لای مەبەست بووە کەواتە ئێستا ئەو ڕۆحەتەی مام جەلال نەماوە لە بەرامبەرتان من ناڵێم نەماوە من ئەڵێم پەیڕەوی لێ ناکرێ پەیڕەوی لێ ناکرێ و ئەمە یەکێ لە مەشاکلی ئیستاکە ئێمە ڕوبەڕوو دەوین ئەوەیە و ئەگەر لە حەقیقەت ئەگەر پارتی بیاوێ ئەم هەرێمە بمێنێ و ئەم کوردستانە پێش بکەوێ و یەکێتیش هەموو ئیدعا بکاتەوە خۆب کێ مانەعیانە ئەوەی مانەعیانە ئەم کارە باشە بکەینەوە ئەبێ بە چاوێکی نائیحترام تەماشایان کرد بڵێ ئەمانە خێری ئێمەیان ناوێ ئەوە کەس مانع نابێ لەناو ملەتی ئێمەدا کەس مانع نابێ پێتان وایە دەستی دەرەچی ئەو ڕەحەتەی نێشتووە لە بەرامبەر ئێوە دەستی دەرەکی کوردستانی دابش کردووە خۆ ئێمە یەکێتی کوردستانمان دابش نەکردووە خوابکە ئەو نیەتەشمان نەبێ بەڵام ئەو دەستە دەرەکی هەر ماوە چونکو خەڵک بە شوێن بەرژەوەندیەکانی خۆی دەکەون بەجێشتە بەعادی جەنابتم کرد گوتم لای ئەمریکی ئەمریکان فێرست مەسەلەن مەساڵەحە لەوێ مەبادئ نییە مەسلحەتی ئەمریکا لەکوێ بێ ئەوە دەکاتەوە بەدڵنیایە دوهەمین پەیامتان چێ بۆ هێز لایەنە سیاسیەکان بۆی هەرچی زۆر دەست بە دانوستان بکەن بۆی پەرلەمان پێک بێنن دانیشتنی یەکەمی پەرلەمان ئەنجام بدەن وەڵڵا پەیامی من پەیامی حزبی خۆمە پەیامی تایبەتیم نییە وەکو شەخصێک پەیامی وەکو پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان جارێکی تریش هێشتا زاکیرەم ئەزانم جارێتر چی بەتون گوتووە بەڵێ گوتم لە مەلعەبی ئەولێر جەنابی سەرۆک بارزانی گوتی ئەبێ دەستمان کراوە بێ و دەستمان درێژە و بیتومان لەسەر هیچ کەسێکی نییە سەرۆکی هەرێم جەنابی نێچیروان گوتی ئەبێ ئێمە لە قۆناغی حمەی ئینتیخابی دەربچین کێنە قۆناغێکی تر جەنابی سەرۆک وەزیرانی ئێمە کاک مەسرور گوتی ئەم وڵاتە وڵاتی حزبێک نییە وڵاتی هەمومانە خۆب ئەمە پەیامی پارتیە لە هینی انتخابات دەربچین دەستمان درێژە بوو هەر کەسێک و ئەم مەملەکەتەی هەمومانە معنای چییە؟ معنە ئەبێ
گەشت پێکهاتەکان پرسیار دەکەن پارتی دیموکراتی کوردستان چۆن بەشداریان پێ دەکات لە کابینەی داهاتوو پەیوەندیان بەمنەوە کردووە وەکو پێکهاتی تورکمان پێکهاتەکانی دی ئەزانی بەرەو لە ڕابردوو شەر هەبوو ینی بەشدار بوون لەگەڵ ئەمە ئەبێ سؤالی امتحانات دێتەوە ئەڵێ 6 سوال بوو دێت زمانی ئێمە کە لە تەڵەبە بووین وازە گوتی لەم 6 سوالە 4 سوالی جواب بدە بە شەرتێک ئەوەی یەکەم و دووەم لە تومنیان بێ اینجا ئێمەش ئەڵێن یەکەم و دووەم ئەبێ حەل بکەین پاشان دێنە سەر ئەو مکەوینات توشتو چونکو ئەو مشکلەی مکەوینات حەل دەکاتەوە بەڵام ڕێککەوتن لەگە ئیحترامە بۆ مکەوینات هەیە ئێمە ئێمە دەست پێشخەری و بریاری جەنابی سەرۆک بارزانانی ئێمە کەلیماتی ئەقلیاتمان بەکار نێنەوە لە ئەدەبیات مەنعمان کرد ئەو مەنعی کرد جەنابی سەرۆک مەنعی کرد ئێمە پێکهاتەکانیان مکەوینات بە عەرەبی ڕێککەوتنی پارتیان یەکێتی لەگەڵ مکەوینات بەبێ یەکتر مشکلە حەل ناکات بەڵام مشکلەی ئێمە و یەکێتی مشکلەی مکەوینات و پێکهاتەکانجی حەل دەکات بۆیە من ئەڵێم ئەبێ سوالی یەکەم و دووەم لە زومنی ئەو سوالەوەی کە ئەبێ جوابی بدەینەوە کێشە گەورەکە حەڵکەن دوای ئەوانەش حەل دەبێ بۆ زۆر باشە لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان یان وەڵا لایەنگرانی حزبەکانی دیکەش دەڵێن پارتی دەڵێ دەنگمان زیادی کردووە بەڵام لە بەرابەردا کورسی کەم کردووە پارتی لە 45 کورسیەوەدا بەزیوە بۆ 39 من زمنی ئەو ئینتخاباتە پرسیارەکە ئەوەیە ئایا ئێوە ڕازین بەم ڕێژەی کورسی لە پەرلەمان هێناوتان ئەم جارە وەکو پارتی پێرازین ئەگەر ڕازی نەبن چ دەکەی ئەو سوالە لە دوو دەکەن ئێوە پارتین ئێوە پارتی لە خۆت لە جاتیمەدەوە ڕازی نەبە چ دەکەی لەیسە انتخابات ئەوەی داخلی انتخابات بێ ئەگەر تەزویر و هینی تێدا نەبێ ئەبێ مسبقەن ڕازی بێ من لە بیرمە لە انتخاباتی سەرۆکاتی زانکۆی سەلاح الدین منافسە و مەبەینی ئێمە و یەکێتیدا مرەشحی یەکێتی نازانم کی بوو مرەشحی ئێمە پرۆفیسۆر بەهرام خدر مەولود بوو خب ئەو وەختە برادران یەکێتی ئێمەیان بە عشائری و بە هیندەزانی بە کێن انتخابات زۆر هەوڵواندا انتخابات نەبێ چونکە مەسەلەیەکی ئەکادیمی و ئیدارەیە ئێمە دەرچوین بەرەحمەت بێ کەمال فواد مەسئولی کۆمیتەی زانکۆ بوو پێیان گوت چۆن بۆ گوتی کاکە انتخابات وەکو فوتبۆڵێنە یان دەبێ یان دەدۆڕێنی ئەوان بردێنمە دۆڕامە دنیا خراپ بوو انتخابات وایە ئەگەر بڕوات بە انتخابات هەبێ یەکێک لە مەشاکلی ئێمە انتخاباتمان دەوێ ئەوێ ئلله ببین انتخابات نامانەوێ ئلله ئەوێ پرۆسەیەکی دیموقراتی لەم وڵاتە پێشی بخەینەوە یاریتری عازم کردی ینی ئەتو ئەگەر 15 کورسی نەبی انتخاباتەکان باش نییە بێ نەکەین ئەی باشە ئەگەر تو نەبەی تو هەر ئەم پرۆسی دیموقراتیە لە وڵاتی تو نەبێ ئەی ئیدعای دیموقراتیت لەکوێ دەکەیت وەلەو دیموقراتیەت انتخابات معنى نییە هەچی انتخاباتی کرد دیموقراتیەتە نا من ناتوانم ئیدعای ئەوە بکەم هەر لەسەر هەمومان تەطبیق دەبێ بەڵام ڕوویەک لە ڕووی دیموقراتیەت هەڵبژاردنەکانە ئینجا ئەمە دیسان من ئەڵێم انتخاباتێک بووە کەلیمەی دیزاین بەکار هاتەوە جاریی گوتم بووە ئیستەوە سەر زاری هەمووان دیزاین بە تەسەوریم دیزاین نەکراوە ئەمە یەکێک ئەوی تر دەنگی ئێمە زیادی کردووە کورسی ئێمە کەمی کردووە خودی قانونی انتخابات و چوار نەکەیتی ئەمە جانبک بەڵام ئەوژی مشکلە نییە کورسی پێکهاتەکانیش کەمی کرد حزبەکان بیمافیم ئێمە خۆشحاڵین کورسیەکانمان کەم کردو اینجا خۆشحاڵین بۆ ملەتەکە لەگەلمانە با کورسیم کەم بێ من سوبەینێ بەم ڕۆحیەتە بچمە 1 میلیۆن دەنگم دەبێت لە انتخاباتی عێراق وەکو پارتیەک تەماشاکەی 800,000 دەنگمان هێناوە زائیدەن دەنگی نەینەوە و کەرکووک و بێخنە سەرێ ئەوەی جنوبی خەتی مەنی مادەی 140 ئێمە لە ملیۆنێک دەنگ ڕەت ئەبینەوە ڕەنگە کورسەکانمان لەوێ زیاتر بێت بە حکمی قانونی انتخابات ئەگەر یەک باز نەبە لەوانەیە پارتی 44-5 کورسی هێنابەوە وەکو هەمیشەی بەڵام
بەڕایم هەمویان خۆشحاڵن بەڵێ دەنگەن ئەبێ مقیاسی ئێمە لەسەر دەنگی هاوڵاتی بێ دەنگدەری خۆمان بێ نەسەر ژمانەی کورسی بێ قسوای قانونێکی انتخابات دەرەچێ تو 800,000 دەنگ دەینی بەڵام 32 کورسی دەینی تو ناکرێ ئەو 800,000 دەنگە نادیدە بگری چونکو کورسەکان بووە. با دوامین پرسیار لێ بکەم لەسەر پێکەنانی کابینەی نوێ دوایینە ئەوە دوامین پرسیار لەسەر پێکەنانی کابینێ کابینەی نوێ لایەنەکان زیاتر سەرنجیان لەسەر چی پارتی هەیە کە تۆزێک دایانەوێت جارە دوور بن لی چ سەرنجێشانەیە و پارتیش پێداگر بێ بڵێ ئیلا ئەوە نا ئێمە ئللا ئەو ناوین ئێمە لە قەزادا لە قانوندا دوو مەبدە هەیە ئیممە تەقاضیە ئیممە تەراضیە بەڵام دائیمەن ئەسلوبی تەراضی بەکاردێتەوە چوو باشترە ڕێک بکەوین نەک بچینە محکەمە من و تۆ ئیدعا مشکلێکمان لەمابین هەیە ئەگەر لە مەینی خۆمان ڕێک بکەوین یان محامیەکانی هەردوو لامان ڕێک بکەوین پێویست ناکە بچنە لای دەستخۆش بە چکە کاتم زۆر کەماوە دوو پرسیاری دیکە لێ دەکەم لەبەرەوەی دەستمە کۆتایی بەرنامەکە دەفەرموو انتخاباتێکی دیکەتان دەپێشە بۆ عێراق ئامادەکاریتان کردووە؟ وڵات تەقریباً ئامادەکاری هەمویان کردو هەر ئەوەی بۆ ئەم انتخاباتەمان کردووە نەقلی ئەوێ بکەینەوە لەگەر گۆڕینی بەعضە شیعارە توشتیوە پشت دەستورن بە دەنگدەری خۆتان زۆر باشە زۆر باسی ئەوە دەکرێت پارتی لە دوایە مەڵبژارنە دەیەوێ گۆڕانکاری لە ڕێخستنە حزبیەکانی خۆی بکاتن کاک فازڵ چی دەڵێت؟ گۆڕانکاری دووسێشت دەگەینێ یەکێک بڕوا بەخۆبوونە وایمە هەموو وەمامان کردووە دوو ملکەچکردنە بۆ منطق منطق وایە کە مثلا لەم لەقە پێشکەوتن نەبوو ئەبێ بزانی بوو چی پێش نەکەوتووە و ئەگەر تەماشاکە پارتی دامیان گۆڕانکاری کردووە هەر خۆم من دیعا نییە چون خۆم تاچە ناکە بۆ هیچ شتێک من لە زمارە و لە زاخۆ و لە دهۆک و لە باڵک و لە سەنگا و لە پێنجوین و لە باڵکاتی لە هەموو شوێنەکان ئیشم کردووە اینجا چه ئیبعاد کرا بووم چم خۆم پێویستیم بێبووم بێ هەمیشە کەوادری حزب وا بوونە و یەکشت هەیە لە ناو پارتیدا ئێمە پێت باش بێ پێت نەباش بێ پێت باشە بۆ چونکو مەرجعیەتەکەت خۆش دەوێت بەس خۆش پەیامەکەت گەیشت سپاس بۆ بەڕێز فازڵ میرانی بەرپرسی دەستەی کارژێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ماوەی دوو هەفتە بە شێوەیە ڕاستەوخۆ تەشریفت هێنا بۆ پرۆگرامەکەمان لوتفرماند دووبارە سپاس بۆ بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە ماوەی ئەم دوو پرۆگرامەدا لەگەڵمان بوون و یاوەرمان بوون هەمیشەتان شاد با منیش سپاس بکەم کاکیم سپاس بۆ وا داوا لێبوردنش دەکەم هەگە خەڵکێک لە قسەکانی من قەڵس بوو بێ مەبەستم هەر سپاس بۆ جەنابەت دووبارە گەڵک خێراتی سەرچاوان